وینەکە حاضر نەبووە بزانەوەی ئاڵاکە. ناوم شادانە تقریب ئەزمموی نانکردنم بۆ 15 ساڵ پێش ئێستاە پێشتر ئەم ئیشەم کردووە بەس بە بۆنەی ئیشوکارەوە ماڵ و مناڵم ورد بە وازم لێنە ئەتر ئەمساڵ ئەم بیرۆکەم بۆ وتم ئەم ئیشە لە زەڵم نییە کەمە بیرم لەوە کردەوە گەشتارێکی زۆر ڕووناتیەکە ئەتر هەستان بەم ئیشە سواز بۆخوا ئیشەکەم سەرکەوتووە هەموو کەس لێی ڕازیە خواستی زۆرتر عەرەبی لەسەرتا کوردی خۆمان عەرەبەکەیەت ینی جاری وا هەیە بە 20 کەلانە ئەوە بەس کوردەکەی خۆمان هەتا تێسیەکە تامیەکات و ئەڕوە بەس زۆرتر خواستی عەرەبی لەسەرە تر وەکو ئافرەتێک خۆم بە ینی ئیشە کە بزانم بۆ پیشارمەوە ینی بۆیە ئەم ئیشەم کرد ئەم ئیشە هەر ئافرەتێک لە بوارێکا سەرکەوتووە سوپاس بۆخوا منیش لەم ئیشە زۆر سەرکەوتوو بوو جاری وە هەیە یەک نیو سەعات پرسیارەکە کە دوایی بۆی ڕوو نەبێتەوە چییە ئەتر زۆر ینی داوای ئەکات بۆ نمونە بە سەراتێکی خۆشجارێکیان گەشتیارێکی عەرەبی بەڕێسات دانیشت ینی لە پێشە ئەیوت یا عنای خۆم و ئەوانە ینی وەکو شتێکی غەریب و بەلایەوە کە تامی کرد 2-3 جار داوای کردەوە کەلانەکە ئەرەوەڵاکە چوویەوە بایی نازانم 5,000 بوو 10,000 بوو بردی لەگەڵ خۆیان ینی عەرەبیە زۆر نامۆیە بە شتەکە بەس کە تێستیەکە خواستی زۆر لەسەر عەرەب تا زەواجم کرد نانم نەکرد بوو کە زەواجم کرد بۆ خۆم ینی حەزمە کرد هەموو ئیشێک بزانم ئیشەکانی تر مەزانی وەکو کابانی ماڵ بەستر نانم نە ئەزانی ڕۆژێکیان دانیشتم بۆ خۆم گوتم ئەوە بۆ من نان نەکەم تەشتێ ئەویرم شێلا خوا وەکیل بۆ سەرپەرستوونە شایانی ئەوە نەین بوو بەستر وردە سواز بۆخوا ئیشەکەم باش بوو جوان بوو ینی نانەکەم ئەتر بۆ خۆم دانیشتم دوکانێکم دانا 3 ساڵ نانم کرد بۆ فرۆشتن ئەتر وەڵایی ئەم ساڵیش وەکو دوای دابڕانێک دەستم کردەوە بەم ئیشە سواز بۆخوا ینی زۆر خەڵک لێ ڕازیە شانازی بەخۆمەوە کەم چونکە یەک ئیشکردن عیب نییە دووش ینی شتەکە ئێستا بۆ نمونە بەڕێزت ئیشێک ئەزانی بەهرەیەک ئەزانی ئاشنایکەی بە خەڵک ئەوە زۆر شانازیە بۆ تۆ بۆ من بۆ ئەو من ئێستا بۆ نمونە ئێمە جیلی ئاڵتونی بتەوێ و نەتەوێ ئەزانین ئەم شتانە چییە بەس جیلی خۆشمان مناڵەکان ئێستا ینی ئەم ئیشانە نامۆیە بەلایەنەوە لەوانەیە نەیزانن ئێستا من بزانم کەلانە چییە ناوەشکێنە چییە ناسکەنان چییە مناڵەکانمان نازانن ینی خواستی شی زۆر لەسەرە نانی هەورامی و کەلانە ئەتر سواز بۆ خوای گەورە وەکو ئینەڵێ ئێستا خەریکە ئیشەکەم عەرەب ئەیناسێ